لە ماوەی ئەو 12 مانگەی ڕابردوو وەکو هاتنی گەشتیاران بۆ سنووری پارێزگای سلێمانی زیاتر بووە لە 1,500,000 کەس. 1,500,000 کەس لە ماوەی ئەو 12 مانگە ڕویان کردوتە سنووری پارێزگای سلێمانی. وەکو ئامارێکی سەرەتایی دیارە لە 25 مانگەوە ئێمە ئامار وەرەگرین حسابی میوانی سەری ساڵی بۆ ئەکەین چکە خەڵکێکیت حجوزاتەکە لە ئوتێلەکان ئێمە بەدواداچوونمان کردووە میوان و ژمارەیەکی باش هاتووە کە بەردەوامە ئەم شەویش هەر بەردەوام بووە نزیکی 25,000 کەسێک هاتوونەتە سنووری پارێزگای سلێمانی بۆ بەسەربردننی کاتەکانی سەری ساڵ. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی لە ئاستی هەرێم وەکو داهاتی گەشت و گوزار لە پلەی یەکەم داین کە ئەم ساڵ لە 4 ساڵی ڕابردوو ئەتوانم بڵێن ڕێژەی داهاتی گەشت و گوزاری سلێمانی زیاتر بووە و لە پلەی یەکەمدا دێین لە ئاستی بەڕێوەبەرایەتی گشتەکانی هەرێمی کوردستان.